لە پرۆژەی نیو ئیسکان مۆلیدەیەک ئاگری گرت و لە ماوەی 15 خولێک لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە کۆنتترۆل کرا و نەیان هێشت تەشەنە بسێنێ و ئاگرەکە گەورەتر بێ چونکە دوو مۆلیدە لە تەنیشت یەک بوون تیمەکانی بەرگری شارستانی کە سێ تیمیان خەریک کۆنتترۆلکردنی ئاگرەکە بوون. هەر ئێستا من پەیوەندیم با وتەبێژ بەرگری شارستانی مقدەم شاخەوان سەید کرد و ئەوەی پشتڕاست کردەوە کە مۆلیدەیەک ئاگری گرتووە و لەلایەن سێ تیمی ئێمەوە کۆنتترۆل کراوە لە ماوەی 15 خولەک و باسی لەوەش کرد کە نەمان هێشتووە ئاگرەکە تەشەنە بسێنی چونکە مۆلیدەیەکی تریش لە تەنیشتی بووە نەمان هێشتووە ئاگرەکە تەشەنە بسێنی بۆ مۆلیدەکەی تر. من ئێستا لە بەردەم پرۆژەی نیو ئیسکانم و پرسیارم لەو کەسانەی ئێرە کرد کە دانیشتی پرۆژەکەن وتم ئایا کارەباتان نەبراوە بەهۆی سووتانی ئەو مۆلیدەوە باسییان لەوە کرد کە تا ئێستا کێشەی کارەبایان نەبووە و نازانن ئاخۆ دواتر کێشەیان بۆ دروست دەبێ یان نا.